ئێمە بەتوندی ئیهانەی ئیدانەی ئەو هێرشانە دەکەین کە تورکیا دەیکاتە سەر کوردەکانی ڕۆژئاوا براکانی ئێمە بە هەموو نوعێک پشتیوانیانین و لەوەتی کورد هەیە دەچەوسێتەوە زوڵمی لێ دەکرێت لە هەموو لایەکەوە دوژمنی زۆرە ئێمە بە خوێن بە گیان بە هەموو نوعێک پشتیوانی ئەوانین و دەجەنگین دایم ناترسین دایم لە سەنگەرەکاندا دەبین ئینشاڵڵا پشتیوانی ئەوان دین ژن هەمیشە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە شاخەکاندا بۆ نمونە یارمەتی پێشمەرگەی داوە خزمەتی کردووە وەشان بەشانی برا پێشمەرگەکان جەنگاوە لە سەنگەرەکانی شەڕدا پێشەنگ بووە هەمیشە لە هەموو شتێکدا وەڵا بێگومان کێشەی کورد هەمووی هەریەکە کێشەی کورد هەمووی هەریەکە ئەو کوردانەی کە لەوێ ئێستا کێشیان هەیە دەبێت ئێمە بە خۆمان دابچینەوە ئەمڕۆ لەوانە سوێنێ لە ئێمەیە سپاس بۆ ڕۆژنیوس کە لە هەموو ئەو گردبوونەوانە و مناسبانەی کە لە هەرێمی کوردستان یاخود بڵێ لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت ئامادەیەکی زۆر باشی هەیە ئێمە دەمانەوێت قسە لەسەر باشووری کوردستان بکەین کە لە سایەی بەرخۆدانی ڕۆژئاوادا ڕوحیەتێکی نەتەوەیی گەشەکردوو یاخود زیندووبوونەوەی ڕوحیەتێکی نەتەوەیی دروست بووە لە هەرێمی کوردستان لە سایە ئەو بەرخۆدانەدا بەڵام ئەبوایە باشووری کوردستان زیاتر لەسەر پێبێ بۆ دەرکردنی بنکە و بارەگاکانی تورک لە هەرێمی کوردستان کە بەهێمنانەتر داگیر کراوە لەوانەیە ئەوەش پەیوەندی بە ئێمەوە هەبێت کە ئینتیمای نیشتیمانیمان لاواسترە هەمان شت لە ڕۆژئاوا کراوە بەڵام ئەوان مەجالیان نەدا بستێک بێنە خاچی ئەوان و هەڵایان لێ دروست کرد فاشیزمی تورکیان لە ئاستی نێودەوڵەتیدا وەک خۆی ناساند توانیان کە دەوڵەتی تورک بکەنە دەوڵەتێکی ناشیرنی یەکێک لە دەوڵەتە ناشیرنەکانی جیهان ئێستا هیچ کەس پشتیوان و هیچ کەسێک پشتیوان جگە لە هەندێک گروپی تیرۆریستی دەنا هیچ دەوڵەتێکی خاوەن سیادا پشتیوانی لە ئەردۆغان و لە حکوومەتەکەی تورک ناکات بۆیە پێویستە لە هەرێمی کوردستانیشدا ئەو ڕوحیەتە ناتەوەیەی کە ئێستا هەیە گەشەی پێ بدرێ ڕێخستنی بۆ بکرێت بۆ ئەوەی بتوانین هێزەکانی تورکیا لە هەرێمی کوردستان دەرکەین 28 بنگە و بارگای تورک لە هەرێمی کوردستاندا پێویستە لیان بینە سەر پێ و دەریان بکەین لە ئەنجامی ڕێگەپێدانی کۆمەڵگای نێودەوڵەتی بەتایبەت سەرۆشی ئەمریکا دۆناڵد ترامپ کە ئەمە شوورەیەکی گەورەیەوە بە نێوچاوانی سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە کە هێزێک کە بە درێژایی چەندین ساڵ پاڵپەشی کۆمەڵگای نێودەوڵەتی بووە لە قڕکردنی ڕێکخراوی تیرۆریستی داعش و ئەم ڕێکخراوەی کە بۆتە مۆتەکەیەک بۆ ژیانی ئازادی خوازان و دیموکراسی لەسەر تاسەری دنیا بۆیە هەڤاڵان و شەڕوانان لە خۆراوی کوردستان بە ئەو پەڕیتوانەوە توانیان ئەم ڕێکخراوە ڕشێکێش بکەن بەڵام لە بەرەنجامی ئەمەدا کۆمەڵگای نێودەوڵەتی بەتایبەت ئەمریکا بۆ هۆیەوەی کە پشتێکردنی بۆیە ئەوەی ئەمڕۆ کردمان دوای ئەو هێرشە دڕندانەیی دەوڵەتی فاشستی تورکیایە بۆ سەر خۆراوی کوردستان و بەرەنجامی ئەوەیە کە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە لە خۆراوی کوردستان بوونی هەموو مرۆڤ دۆستانی دنیاە لە سەرتاسەری دنیای و بۆ ئیدانەکردنی ئەو کارەی ترامپ و تورکیا و زۆربەی وڵاتان پاڵپشتیە من هاوڵاتیانی باشووری کوردستان جگەل لە کردبوونەوە کۆمەڵێکشتی تریان لە دەستێکە سیاسیەکان یەکێک لە خاڵهارە گرنگانەوەی کە حیزب سیاسی کوردستانیەکان یەکگرتوو بن وەکاری دیبلۆماسی و بخەنەگەڕ لەسەر ئاسی نێودەوڵەتی کەوا گوشار بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی بێنن کە پاڵپشتی خۆراوی کوردستان بکەوە ئەتوانن لەگەڵ لە ڕێگای بازرگانی و ئابووریشەوە گوشار خۆنە سەر تورکیای وە سنوورەکان بە تورکیای دەدا بخەن کە ساڵانە داهاتێکی زۆر لە کوردستانەوە کە هەندێک لە سەرچاوەکان لە ساڵانی ڕابردوو 18 میلیارد دلار ئاڵگۆڕی بازرگانیەکراوە زەربەیەکی گەورە لە ئابووری تورکیادا و خاڵی بەهێزیشەوەی بۆ جەماوەری خەڵکی کوردستان جگەل لە گردبوونەوە بایکۆتکردنی هەموو کاڵا تورکیەکانەوە فرێدانی هەموو کاڵا تورکیەکانەوە بەکارنهێنیانێتی ئەمە ژواکە هەم بازرگانانی کورد و هەم سیاسیەکانی کوردش پاپەند بن کاتێ هاوڵاتیان ئامادە نابن کاڵای تووشی بەکاربێنن ئەوان ناچارن بۆ خستنەگەڕی سەرمایە خۆیان و بۆ پارێزگاری لە سەرمایە خۆیان بازرگانی لەگەڵ تورکیادا ڕابگرن.